مدحێکت بکەم چ مدحێکت بکەم لایق بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە چ مدحێکت بکەم لایق بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە بەڵێ گەورەیی خوڵقی بەیانی گەورەی خوڵقی کەسێ ئاەت لە شەعنی بێ نە مەقدوری من و تۆیە نە ئیشی قەس و سوحبانە لە ئادەم تا مەسیحا ئەنبیا بە قەومی خۆی خەبەرداوە لە پاش ئێمە کە دێ ئەو فەخری ئەکوانە هەموو پێغەمبەران پێشەوەی دنیا بەجێ بێڵن بە قەومەکانی خۆیانەوت دوای ئێمە پێغەمبەرێکی ئاخری زەمان دێ ئەمە سفەتەکانێتی ئەمە ناونیشانەکانێتی خوای گەورە کە وەسفی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم عەبدوڵای کوڕی عومەر فەرمێ قەسەم بەخوا وەسفی پێغەمبەری خوا لە قورئانە هاتووە وەکو چۆن لە تەورات و ئینجیلا بەو شێوەیە هاتووە لە قورئان هاتووە فەرمێ پێغەمبەری خوا تووڕە نەبوو کابرایەکی سەخاب نەبوو کابرایەکی هاوارکەر نەبوو کابرایەکی فاحیش و متەفەحیش نەبوو پێغەمبەری خوا ئینسانێکی نەرمونیان بوو ئینسانێکی لەسەرخۆ بوو ئینسانێکی هادێ بوو بە شێوەیەک کە ڕووی بە ڕێگەیە ئەخلاقی لێ ئەباری